لە ڕۆژمێری خشتەی هەفتەیەدا ئەمڕۆ ڕۆژی یادە جەماوەریە گەورەکەیە، یادە مەزنەکەی دامەزراندنە. جەماوەری یەکێتی ڕووبارە گەورەکەیە کە ماسیەکانی شۆڕش و کوردایەتی بەوانەوە زیندوو بوون، بەوانەوە پایەدار و پاڵپشت و دڵگەرم بوون. بۆیە یەکێتی لە ئەدەبیاتی خۆیدا نازی ئەم جەماوەری کێشاوە کە نازی یەکێتی کێشاوە. دەسەواژەی کۆمەڵانی خەڵکی کوردستان، جەماوەری بەشەرەف، کوردەواری و کوردایەتی و یەکێتیەکەتان کەمانەی گێڕانەوەی یەکێتیە بۆ خەڵکەکەی زادەی ئاوێتەبوونێکی ئەزەلیە. هەموو ساڵێک یادی حیزبی شەهیدان، حیزبی جەماوەری کوردستان بێ زەماوەندە مەزنەکە تێنە دەپەڕی. ئاهەنگی جەماوەری سوورداش و ئاهەنگە مەزنەکانی دوای ڕاپەڕین و ڕزگاریش بۆنەی گەورەی نمایشی ئاوێتەبوونی یەکێتی بوو لەگەڵ خەڵکەکەی. جەماوەری یەکێتی سەرمایی نەتەوەی لە بنەهاتووی یەکێتیە لە ڕێخەباتی درێژخایاندا. ئەمساڵ هەموو یەکێتیەکان پابەندی پەیامی خۆپارێزی دەبن و بۆنە گشتێکە بۆ کاتێکی شیاوتر هەڵدەگرن. کاتێک ڕەشەبای کۆڕۆنا وڵاتی ئێمە و سەرزەمینی ئاوەدانی چۆڵ دەکات و کۆڵ دەدات، لە ڕۆژی یادە مەزنەکەدا سڵاو لە جەماوەری یەکێتی بە پەیمانێک کە داوتانە بە کورد و خاکی کوردستان.